لە دوای خولی سێمی گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا پرسیکشانەوەی هێزەکانی ئەمریکا و داخستنی بنکە سەربازیەکانی لە عێراق بوونەتە جێی مشتومڕ. بەرپرسانی عێراق باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن و وەزارەتی بەرگری ئەمریکاش ڕەتی دەکاتەوە هێزەکانیان بەم زوانە بکشێننەوە و دەڵێت ڕێکەوتن لەبارەی وادەی کشانەوەی سەربازانیان نەکراوە. لە گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا کە ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران وەک نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان بەشدار بووە، بابەتەکانی بەرەنگاربوونەوەی تیرۆر، ئابووری، وزە و ژینگە و پرسە سیاسیەکان و پەیوەندیە دوو قۆڵیەکانیان تاوتوێ کراون. با پێی ڕاگەندراوی هاوبەشی ئەمریکا و عێراق، ئەمریکیەکان بەڵێنیان داوە باکشانەوەی بەشێکی گەورەی هێزەکانیان. جۆن کیربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا لە میانی کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕۆژانەیدا ڕوونکردنەوەی لەو بارەیەوە داوتی ڕێکەوتن کراوە لەبارەی درێژەدان باکشانەوەی سەربازانی شەڕکەری ئەمریکا لە عێراق، بەڵام جەختی کردەوە کە ئەوە هەرگیز بە واتای دەستپێکی کشانەوە نایەت. جۆن کیربی باسی لەوە کرد کە بڕیار دراوە هەردوو لا کۆبوونەوەی تەکنیکی زیاتر بکەن لەسەر کشانەوەی کۆتایی. وتەبێژی پنتاگۆن جەختی لەوە کردەوە کە هەردوو لا هاوڕابوون لەسەر گرنگیبوونی ئەمریکا لە عێراق و وتیشی لە ڕاستیدا ئەوەی لە ڕاگەاندراوەکەدا بینیتان جەختکردنەوەمانە لەسەر گرنگی هاوبەشیمان لەگەڵ عێراق و گرنگی ئەو ئەرکەی دژ بە داعش درێژەی هەیە. لە کۆتاییشدا خواستمان بۆ گفتوگۆکردن لەبارەی کاتێکی گونجاو بۆ کشانەوە. وەکو وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕوونی کردەوە نیازی ئەمریکا بۆ کشانەوە تازە نییە، بەڵام ئەو خاڵە نوێیی هەیە ئەوەیە کە کۆبوونەوەی تەکنیکی لەو بارەیەوە ئەنجام بدەن. کشانەوەی هێزەکانی ئەمریکا خواستی زۆرینەی لایەنە شیعەکانە، بەڵام کورد و سوننە پێیان وایە هێشتا مەترسی تیرۆر جددیە و بوونی هێزی ئەمریکا و هاوپەیمانان لە ناوچەکە پێویستە. بە بڕیاری مستەفا کازمی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بڕیار دراوە لە چوارچەوەی گفتوگۆی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا لیژنەیەکی تەکنیکی بە مەبەستی جێبەجێکردنی بڕیارەکان پێک بێنرێت. لیژنەکە لەلایەن عەبدولئەمیر یاڕەڵڵا سەرۆکی ئەرکانی سوپای عێراقەوە سەرۆکایەتی دەکرێت. بسم الله الرحمن الرحیم. یحیا ڕەسوڵ وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند ئەرکی لیژنە تەکنیکیەکە دیاریکردنی کات و میکانیزم دەبێت بۆ جێبەجێکردنی بڕیارە سەربازی و ئەمنیەکان. پێشتر ئیدارەی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا باسی لەوە کردبوو کە ژمارەی سەربازانی وڵاتەکەی لە عێراق کەم دەکاتەوە بۆ 2500 سەرباز، بەڵام حکومەتەکەی جۆ بایدن کە لە 20 کانونی دووەمدا دەسەڵاتی گرتە دەست هەموو کارەکانی لەبارەی ناردنی سەرباز و کشانەوەی بە شێوەیەکی کاتی هەڵپەسارد. یەکەم گفتوگۆی استراتیژی ئەمریکا عێراق لە 11 حوزەیرانی 2020دا بەڕێوە چوو. کۆبوونەوەی دووەمیش لە نوێی ئابی 2020 لە واشنگتۆن ساز کرا. کۆبوونەوەی سێمیش کە لە ڕۆژانی ڕابردوودا بەڕێوە چوو تێیدا ڕێکەوتن کراوە کە ئەرکی ئۆپەراسیۆنەکانی دژی داعش و شەڕکردن لە دژی ئەو ڕێکخراوە بە هێزە ئەمنیەکانی عێراق بەسپێردرێت. لەگەڵەوەشدا پەیوەندی و هەماهەنگی لە بواری ئەمنیدا بەردەوام دەبێت بۆ مەشق و ڕاهێنان بە هێزەکانی عێراق.